سانتەری توێژینەوەی نەخۆشخانەی بەخشین و زانکۆی هەڵەبجە ڕێکەوتنێکی هاوکاری واژۆ دەکەن بۆ تۆمارکردن و بەرەو پێشبردنی زانکۆکە تا لە ڕیزبەندیە نێودەوڵەتیەکان بەرەو پێشچوون بەخۆیە ببینێت. ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ یەکێکی تر لە زانکۆ حکوومیەکان کە زانکۆی هەڵەبجەیە ئەمەز لەم لێک تێگەیشتنە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هاوبەشە و سوود وەرگرتن لەو توێژینەوانی کە بەشی توێژینەوەی نەخۆشخانەی بەخشین ئەنجامیەدا ئەمەش بە مەبەستی بەرزکردنەوەی ڕانکی زانکۆی هەڵەبجە خۆشحاڵ بووین کە ئەم لێک تێگەیشتنەمان واژۆ کردووە. هەروەکو بەڕێستان دەزانن نەخۆشخانەی بەخشین لە پاڵ خزمەتکردنی سێکتەری تەندروستیە بە ئامانجی خزمەتکردن بە ناوەندە زانستیەکان بەشێکی توێژینەوەی کردوتەوە. سانتەری توێژینەوەی بەخشین لە ساڵی 2019 دامەزراوە. تا ئێستا چەندین توێژینەوەی لە گۆڤارە باوەڕپێکراوەکان بڵاو کراوەتەوە. سەنتەرەکە لەلایەن کەسانی پسپۆڕ بەڕێوە دەبرێت. زانکۆی هەڵەبجەش خوازیارە لە ڕێگەی سانتەری توێژینەوەی بەخشینەوە بتوانن ئاسی زانکۆکەیان بەرەو پێشبەرن. ئەمڕۆ زانکۆی هەڵەبجە یادداشتنامە لێک تێگەشتمان لەگەڵ سەنتەری توێژینەوەی نەخۆشخانەی بەخشینە واژۆ کرد. ئامانج و مەبەستی ڕێکەوتنامەی لێک تێگەشتنەکە بریتێ لە بەرەو پێشبردنی بابەتی توێژینەوەیە کە زانکۆکەمان لە بابەتی توێژینەوە ڕسێرچ بچێتە پێشەوە بە هاوکاری لەگەڵ سەنتەری توێژینەوەی بەخشینە هاوکار بین. لە ڕێی ئەم یادداشتەوە مەبەستمانەکە بابەتی توێژینەوە بەرەو پێش بچێ وەکو زانکۆ وەکو سەنتەری توێژینەوە بەخشین بتوانین توێژینەوەی هاوبەشمانە بێ وە سوود لەو بابەتان وەرگرین کە لە بابەتانی زانستی ڕۆژ وەرگرین لە بابەتی پزیشکیە کە توێژینەوەی لەسەر بکرێ و بتوانین زانکۆی هەڵەبجە لە ڕووی ڕیزبەندیەکان و سوودی لێبینێ و لە ڕووی ئاستی زانستی و سوودی لێبینێ و سەنتەری توێژینەوەی بەخشینش بە هەماشەوە. تا ئێستا نەخۆشخانەی بەخشین و سەنتەری توێژینەوەکەی لێک تێگەیشتنی لەگەڵ چەندین زانکۆ و سەنتەری دیکەدا ئەنجامداوە و دەرگای کراوەیە بۆ زانکۆ پەیمانەکانی دیکەش تا هاوکاری یەک بن بۆ بەرەو پێشبردننی زانست و داتا و ئاماری پزیشکی. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.